لە هەولێر هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە سەراستی باڵا کۆبوونەوە. لە مەکتەبی ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە هەولێر بە سەرپەرشتی بەڕێزان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و عومەری سەید عەلی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەی باڵای هەردوو لە بەڕێوە چوو. لە کۆبوونەوەکەدا کە ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی خانەی ڕاپەڕینی بزوتنەوەی گۆڕان تیا ئامادە بوون، سەرڕای جەختکردنەوە لە پەرەپێدانی زیاتری پەیوەندیەکانی هەردوو لە دۆخی خراپی و ئاڵۆزی ناوچەکە و هەرێمی کوردستان قسە و باز دەبارەیەوە کرا. لەو ڕۆوە هەردوو لە هاوڕابوون لەسەرەوەی بارودۆخ و گوزەرانی ناهەمواری خەڵک و فەرمانبەران مای نیگەرانی قوڵە و پێویستە دەسەڵاتدارانی هەرێم هەرچی زووە ڕێگە چارەیەک بۆم دۆخە ناهەموارە بدۆزنەوە لە پێناو دەربازکردنی هەرێم لە فەوتان و لە ناوچوون. کۆبوونەوەیکی ئاساییمان کرد ئێمە خۆتان ئەزانن ئێستا کۆمەڵێک گرفت هەیە لە هەرێمی کوردستان، گرنگترینیان مەسەلەی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ و جگەلەوەی و کێشانەی لە نێوان هەرێم و بەغدا هەیە. ئێمە بەگشتی لەسەر ئەو تەوەرانە قسەمان کرد و هەڵوێستی ئێمە کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی وازەحە و ئێمە لەگەڵ بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نین و پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتەکانی بەشی ئەوەندە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان دابینکە و بەنسبەت کێشە و گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا شێمە بەڕوونی وتومانە لەگەڵ ئەوەین بە شێوەیەکی شەفاف لە بینی هەرێمی کوردستان و بەغدا دەستور حەکەم بێ و کێشەکان حەل بکرێن و لە مەسەلەی نەوت شەفافێتی زیاتر بەرزەستە بێ و ئەرکی حکوومەتی ناوەندیشە کە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بدە و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەی کە لە بەغدا وەریەگرێ ئەولەویەتی بۆ مەسەلەی موچە بێ بۆ ژیان و بژێوی هاوڵاتیان بێت. لە هەرێمی کوردستان گەندەڵیەکی یەکجار قوڵ هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا جورئەت ناکات دەست بۆ مەلەفەکانی گەندەڵی بەرە، زۆر بە وازەحی دیارە و چاکسازی بەڕاستی لە موچەدا ناکرێ. چاکسازی ڕاستەقینەوەی لە مەلەفی نەوتدا بکرێ و دەست بۆ مەلەفەکانی گەندەڵی بکرێ، موچەی بندیوار و چەند موچەی نەهێڵدرێ و موچەی حەقیقی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو خۆی بدرێ. ئەوەی کە جەختی لەسەر کرایەوە کە ئەم بارودۆخی ئێستا لە هەموو کات زیاتر پێویستی بە چاکسازیە و هەر بە چاکسازیش کێشە ئابوووریەکان و نەبوونی موچە و ئەوانە چارەسەر دەکرێت. خلافی نێوان یەکێتی و پارتی زۆر کاری کردوەتە سەر ئەدای پەرلەمان، کاری کردوە سەر ئەدای حکوومەت، حتا کاری کردوە سەر ئەدای هەموو دام و دەستگاکان. پێویستە ئەم خلافە بە شێوەیەکی دەستوریانە، بە شێوەیەکی قانونیانە، بە شێوەیەکی سیاسیانە کە لە بەرژەوەندی خەڵک بێ چارەسەر بکرێت. هەر لە کۆبوونەوەکەدا کێشەکەڵەکەبۆکانی نێوان هەرێم و بەغدا قسەیان لەبارەوە کرا. لەو بارەیەشەوە هەردوو لا کۆک بوون لەسەرەوەی لە ڕابردوو دەسەڵاتدارانی هەرێم نەیان توانیوە سەرکەوتوانە و شەفافیانە ئیدارەی دۆسیەی نەوت و کێشەکانی بودجە لەگەڵ بەغدا بکەن. هەروەک کاریان بۆ بەرژەوەندی باڵای گەلی کوردستان نەکردووە و نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵک نەبوون. هەر ئەمەژوای کردووە بەردەوام بارودۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان ڕووی لەداڕمان بێت. بۆیە هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان جەختیان کردەوە کە دەبێت دەسەڵات لە هەرێمی کوردستان هاڵەکانی ڕابردووی چاک بکاتەوە و دەرچەیەک بۆ دەربازکردنی خەڵک لە نەهامەتی و قەیرانی دارایە درێژخایەنەکان بدۆزنەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.